لەگەڵەوەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی گشتی عێراقدا جێگیر کراوە، بەڵام هێشتا حکوومەتی هەرێم دڵنیایی بە فەرمانبەران نادات کە موچە لە کاتی خۆیدا و بەبێ لێبڕین دابەش دەکرێت. بە پێی بەدواداچوونەکانی پەیام حکوومەتی هەرێم نیازی نییە لێبڕینی موچەی فەرمانبەران بەم زوانە کۆتایی پێبێنێت، تەنیا بەنیازە ڕێژەی لێبڕینەکە کەم بکاتەوە، ئەوەش بەهۆی ئەوەی دڵنیا نییە هیچ بڕەپارەیەکی لە عێراقەوە پێ بگات. ئێستا هەرێمی کوردستان خاوەنی ژمارەیەک داهاتی جۆراوجۆرە، لەوانە خاڵە سنووریەکان، داهاتی باز و ڕسومات و داهاتی نەوت کە بەپێی داتاکانی حکوومەت خۆی دەتوانێت موچەی فەرمانبەرانی پێدابین بکات. ئەمە جگە لە بەرزبوونەوەی نرخی دۆلار کە قازانجەکەی بۆ حکوومەت و بارگرانیەکەی بۆ سەر شانی هاوڵاتیە. جگەلەوە ئێستا داهاتی نەوتی حکوومەتی هەرێم بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە، بەڵام حکوومەت نایەوێت ئەو داهاتەی دەستی دەکەوێت لە موچەدا خەرجی بکات. مانگی ڕابردوو بەهۆی بەرزبوونەوەی نرخی نەوت حکوومەتی عێراق زیاتر لە 600 ملیۆن دۆلار داهاتی نەوتی زیادی کردووە، هەروەها تێکڕا ڕۆژانە بە 63 دۆلار نەوتی فرۆشتووە، بەڵام دیار نییە حکوومەتی هەرێم چەند داهاتی زیادی کردووە و نەوتی بە چەند فرۆشتووە. ئێستا هەمووان چاویان لەسەر ئەوەیە ئایا حکوومەتی هەرێم ئامادەی ڕێکەوتن لەگەڵ بەغدا جێبەجێ بکات تا گۆڕانکاریەک بەسەر قەیرانی دارایی دروستکراوی هەرێمدا بێت، بەڵام بە سەرنجدان لە هەنگاوەکانی پێشووی حکوومەتی هەرێم ئەم جارەش ئامادە نییە ڕێکەوتن لەگەڵ بەغدا جێبەجێ بکات، چونکە لەو بارەدا داهاتی هەرێم دیار و ڕوون دەبێت، دەزانرێت مانگانە چەند پارە لە بەغداوە ڕەوانە دەکرێت، بەڵام ئێستا داهات و خەرجی ناڕوونە، دیار نییە چۆن بەکاردێنرێت. ڕێکەوتنی بودجە لەگەڵ بەغدا بە شێوەیەکە زیاتر بەرژەوەندی سیاسی دەسەڵاتداران لە بەرچاو گیراوە تا وەرگرتنی پشکی هەرێم لە بەغداوە. بەو پێی چەندین مەرجدانراون کە لە ئەگەری جێبەجێ نەکردنیان پشکی هەرێم ڕەوانە ناکرێت. لە دوای ساڵی 2014 حکوومەتی هەرێم موچەی فەرمانبەرانی بە تەواوی دابەش نەکردووە، ئەوەش بە بیانووی بڕینی بەشە بودجەی هەرێم لەلایەن حکوومەتی عێراقەوە، لە کاتێکدا ئەم هەنگاوە هیچ پشتیوانی و پاساوێکی یاسایی نەبووە. لەگەڵەوەشدا بەردەوام خۆی لە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی ناوەند دزیوەتەوە، بەوەش بیانووی بەدەست بەغداوە داوە تا بەشە بودجەی هەرێم ببڕێت. هەرچی پەیوەندی بە چاکسازیەکانی حکوومەتی هەرێمەوە هەیە، تا ئێستا هیچ هەنگاوێکی جددی بۆ نەنراوە، ناو بەناو لا میدیاکانی سەر بە سەرۆکی حکوومەتەوە بڵاو دەکرێتەوە کە چەند هەزار موچەخۆرێک لە لیستی موچەی فەرمانبەراندا لادراون، کەچی ئەو بڕەپارەی بۆ موچەدانراوە لە بری کەمکردن بەردەوام زیاد دەکات. بۆیە ئێستا دوای ڕێکەوتنیش لەگەڵ بەغدا هێشتا موچەخۆران و خەڵکی هەرێمی کوردستان لە دڵەڕاوکێدان. هاوشێوەی 7 ساڵی ڕابردوو کە بەهۆی سیاسەتی کوردبینانی ئابووری سربەخۆ و بێپلانی حکوومەتی هەرێمەوە موچەخۆران لە بێموچەیی و خەڵکی هەرێمی کوردستانیش بەگشتی لە هەژاریدا ماونەتەوە.